نێنە دووسبەی واتە 26 مانگ گەورەترین فستیڤاڵی تایبەت بە جێژنی کریسمس و سەری ساڵ لە بەرزایەکانی شاری سلێمانی ئەکرێتەوە. فستیڤاڵی لوکس بەڕێوە دەچێت لە نێو ئەم فستیڤاڵەدا نزیکەی سەبراندی جۆرا و جۆری خواردن و چەندین بابەتی تر لە نێو فستیڤاڵەکە بوونی هەیە. اینجا سپرایزی زۆر تایبەت هەیە لە نێو فستیڤاڵەکە بۆی کە منیش و ئێوەش بزانن لە فستیڤاڵەکە چیە گوزارێکی تایبەتمەندێکی هەیە ئەم فستیڤاڵە. ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز سید بەڵێن سەلاحمان کردو کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی نێودەوڵەتی YGON. کاکە سید سڵاو لەبێ بەخێر بێت. بەخێر بێت. بەڕێستان و بانی بەڕێستان. سید ناوەکە تەوانیە؟ بەڵێ بێگومان. شکاکە سید بەخێر قرار دەستینێ فستیڤاڵەکەتان بکرێ بەس پێما بێت بەهۆی کەشواوە. بەڵێ سەرەتا بازێکی یا بۆ دووسبەی. ئەرەوەڵا بێگومان سەرەتا دەستخۆشی لە بەڕێستان دەکەم وەرە کەناڵی بەڕێستان کە هەمیشە هاوکاری تەواوی کار و پرۆژەکەمان بوونم. بەداخەوە بۆی دوێنەوەکەوە سوپاس بخوا کە بەرەکەتی خوای گەورەی کە بارانێکی زۆر بەلەزمە باری کەمێک کەشی بۆ کەپرەکانمان دروست کرد بەڵام بۆ هێوە هەل لە ڕێبەرستان ڕاگەرین داوای لێ بدەن لە تەواوی بینەران و بە تەواوی لە ئەو کەسانی کە لەو کردنەڤاڵە بەشدارن. کردنەڤاڵی لوکس هەر بۆ زانیاری بەڕستان و بینەران بۆ ڕۆژێک دوا دەخرێ کە قراروا بووکەوە ڕۆژی پێنجشەمە بێت بەڵام دوای دەخین بۆ ڕۆژی هەینی ئینشاءالله و لەو سەرەوە ڕۆژێکیان بۆ قرب دەکەینەوە. خۆی 26 مانگ. بەڵێ خۆی 26 مانگ خۆی قراروا 25 مانگ بێ بەڵام دەخینە 26 مانگ و لە برێ تا 30 مانگ بێ دەخینە 30 مانگ تا کۆتایی شەوی سەری ساڵ بەردەوام دەبێت ئینشاءالله. فستیڤاڵی لوکس چییە کاک سید؟ تۆزە زانیاریمان بەرێ لەسەر فستیڤاڵەکە چ جیاوازێکی هەیە لەگەڵ فستیڤاڵەکانی تراکە هەیە؟ بەڵێ بێگومان کردنەڤاڵی لوکس یەکێک دەبێت لەو کردنەڤاڵانی کە نەک لە کردنەڤاڵەکانی پێشوو بەڵکو لە هەموو عێراق کردنەڤاڵێکی تاوە جیاواز دەبێت چکە بەڕاستی بە کۆمەڵێک کاری جیاواز و زۆر پرۆفیشناڵ ئامادەمان کردووەکەوە دەبێتە کردنەڤاڵێکی مێژووی بۆ شای سلێمانی و دەبێتە کردنەڤاڵێکی زۆر جیاوازکەوە لەگەڵ کردنەڤاڵەکانی دیکە زۆر جیاواز دەبێت. جیاوازەکەی چییە؟ بەڵێ کۆمەڵێ کار و پرۆژی زۆر تایبەتیدایە شێک لەوانەکەەوە سەرکێکی میسریمان بۆ هێناوم بۆ بینەران وەزای هەوای کراوەیە ئەو سەرکە ئەنجامەدرێت سەرک بەڵە بێگومان هەموو شەوێک خێمەیەکی جوانیان هەیە خۆیان سەرکەکان ئەگەڕێن لە وڵاتێکە وڵاتێکی وتم لەوات چێشۆنی کاوە هەبێت نەوەڵا کاگەری هەر ستێجەکە سەرکێکی تایبەتیان بۆ سازکردوین هەموو شەوێک ئەو سەرکەتی تێدایە. بەڵام بەدەر لە کردنەڤاڵەکانی جیاوازتر لەم کردنەڤاڵەوەیەکەوە ژوورێکی تایبەت مەساز کرد بە ژووری سینەما ژوورێکی سینەمای تێدا کە کۆمەڵی فیلمی سینەمایی کە تا ئێستا پەخش نەکراوە بە دۆبلاژی کوردیش لەو شوێنە عەرض دەکرێت و بەدەل لەوە ژوورێکی تایبەتمان دانا بۆ مناڵە چاوگەشەکانمان کەوا ژوورێکی تایبەتە پڕ لە یاری جۆرا و جۆر کە مناڵەکان توانن لەوێ بخۆیان جێی لێوە بگرن. ئەمانە هەمووشی گەرمن هەر هەمووی گەورە هەمووی گەرمکەرەوەی تایبەتی بۆ دانراوە لە دەرەوە شوێنی گەرمکەرەوە دانراوە خەڵک بتوانە خۆی گەرم کاتەوە. بێگومان کاگەری شوێنەکەی مە تۆزە کەمێک لە بەرزیە لەبەرەوە حەزەرێکی زۆر تایبەتمان کردووە لە هەموو شوێنەکان مە گەرمکەروی تایبەتمان داناوە و لەگەڵ ئەوەشدا ینی کۆمەڵی شتی زۆر تایبەتمان کردوەوە میوانەکان توانن چێژێکی زۆر لێ بینن. زۆر باشە ئەی بابن و ئێل و ئەو کەڵانەی کە دڵی مناڵان خۆشەکەن ئەوانە تا چەند لە فستیڤاڵی لوکس هەیە؟ بێگومان لە هەموو شەوێکە ئێمە دوو بابنولمان تەرخان کردووە کەەوە دیاری تایبەت بە مناڵەکان دەبەخشێ و لەگەڵ بابە نوێلەکان قەڵاو بن قەڵاوەکان زۆر وڵی کاگاری بەدەل لە بابە نوێلەکانیش کۆمەڵی دیاری و دیارەکانی گرنگە دیاری تایبەت بە مناڵە چاوکەشەکان نانای شەڵا هەروە دەبێت بێگومان لەوە بەدەل لە بابە نوێلیش کۆمەڵی دیاری خۆی تایبەتمان دانا بۆ بینەران کە لەوێ شەڵا سەردانی و شوێنە دەکەن کۆمەڵش تایبەتمان کردکەی شەڵا بتوانن جەوێکی تایبەتی لێوە باش ئەمە باس لە کار و چالاکیەکانی ناو فستیڤاڵەکە کرد. هاوڵاتیان کە بێن بۆ فستیڤاڵەکە چیتر ئەبینن بۆ نمونە ئەو کۆشکانن کە لە نێو فستیڤاڵەکە هەیە چی و چیان تایە؟ وەکو ئاماژان پێکەی زیاتر لە 100 براند لەو کردنەڤاڵەیە بەشدار دەبێت هەموو جۆرە بابەتێکی تێدا بابەتی خواردنی تێدا بابەتی ئیشی دەستی تێدایە بابەتی کۆمەڵە براندی نێودەوڵەتیش تایەتە بەشدارە کە براندی عەتر و بابەتی کۆمەڵی بۆ نوشتن کەوامی نێودەوڵەتین هەمووی خواردن نییە جارێک هەنێک ڕخنەمان لێ گیرەڵەن فستیڤاڵەکان هەمووی بوون بەس بە خواردن ئەم کردنەڤاڵە زۆر جیاواز دەبێت ینی کردنەڤاڵی کەمان زۆر کردووە بەڵام ئەمەیان جیاواز لە هەموو کردنەڤاڵەکان دەبێت و هەموو ینی ئەو نەخس و کەموکورتیانی کە پێشتر لە کردنەڤاڵەکانی دیکە هەبووە لەمایاندا بە هیچ شوێک نەخس و کەموکورتی نابێت. زۆر باشە من یەک دوو فستیڤاڵی تر هەبووە لە بەرزایەکانی سلێمانیاتم تۆزێک کێشەی دانیشتن و ئەم بابەتانە هەبوو بەڕاستی خێزانێک کە خواردنێکی پێ بووە بیکرابی وستایە دانیشە تۆزە کێشەی دانیشتنە من خۆم ڕووبەڕووی ئەو بوومەوە هەوڵتان ناوە لەم فستیڤاڵە چارەسەریەوە بکەن. بەڵێ بێگومان
بێگومان کۆمەڵە کۆشکی تایبەتمان داناوە کەوا هەم گەرم کردوی تێدایە هەم زایدەن کورسی مێزیش تێدا ینی دەتوانن بچنە ئەو ئەگەر تەنانە گەجەوەکە باران بێیان بە فریش بێت دەتوانن ناو کۆشکانە بە ئیساحات بخۆیان هەم خواردنەکەم خۆنە بخۆشیان ئیساحات کردن بێگومان کێشەی بارانیش حەل بووە کێشەمانێ حەزەکەی زیاتر بارە ئینشاءڵڵا کاک سەید ئەم جۆرە فیستیڤاڵانە چەند گرنگن بۆ دەرونی تاچی ئێمە بەڵێ پێشوازیکردن لە ساڵی نوێ خۆی بۆ خۆی لای هەندێکە ساڵێک لە تەمەنم ئەڕوە ڕاستە بەڵام زۆر جار بەم جۆرە فیستیڤاڵانە بەم جۆرە چالاکیانە ڕەنگە بیری بچێتەوە مابەدا لە ڕووی دەرونیەوە کەمێک ئەهوەنی بکاتەوە ئێوە بۆ خۆتان لە گرنگەکەی چەند ئەڕوانن بەڵی کاگاری هەموو کەرنەڤاڵێک سود و تایبەتمەندی جیاوازی خۆی هەیە بێگومان ئێمە ئەم کردنەوەڵان دەکەین بەرداخەوەیانی تۆزە بارودۆخی هەرێمی کوردستان بۆی کۆمەڵە حاڵەتی نەخوازە و تۆزە جاری وایە تۆزە بۆ بارودۆخی خەڵک بەڕاستی تۆزە حاڵەتێک دەرونی ناخۆشیانە بۆ ئێمە هەموو کات حەز دەکەین بەردەوام خەڵکی خۆمان بە تایبەتی قواری هەرێمی کوردستان بەردەوام یانی بتوانین کۆمەڵە کردنەوەڵ و فیستیڤاڵ بکەین کەوا خەڵک دڵخۆشکەین خەڵک لە کۆمەڵە بابەتی کێشە و کۆمەڵە مەشاکلی دیکە لە بیدان بین و ڕاستەکەی خاڵێکی دیکەش ئێمە بینە چرای جنابتانەوە بەشێک لە داهاتی ئەم کردنەوەڵە دەبەخشرێ بە خەڵکی کەم دەرامەت و وەنەخۆشخانەی هیوای ئینشاءڵڵا هەر بژین دەستان خۆش بێت کاک سەید ئەی لە ڕووی نرخەوە تا چەند ڕەچاوی ئەوتان کردووە کە ئەو براندانی کە بەشداریان کردووە و کۆشکانی کە لە نێو فستیڤاڵەکەیە هەن ئێوە ڕێنماییتان کردبن کە تۆزێک نرخەکانیان ڕەچاو بکەم نرخ دابەزێنن لە چاو ئەو شوێنی کە خۆیان هەیەە چونکە ڕەنگە زۆر کات هاوڵاتی حەز بۆ بکاکێت بۆ فستیڤاڵێک تۆزە نرخەکانیش ینی کەمتر بێت لە چاو ڕۆژانی ئاساییترا بێگومان ینی ئەو براندانی کە لایمە کە ئێمە عقدمان لەگەڵا کردوون یەکێک لە مەجلسەکانی ئێمە کەوا بێت ئەو نرخانی کە خوان لە بازار هەیەە دەبێت لە فستیڤاڵەکە لە خوای نرخی بازاری شۆ بێ بۆی هەم کردنەوەڵەکە قەرباڵغتر بێ و هەم خەڵکی زۆر ئیسپادی لێ بکەم بۆ ئەوەی کەوا خەڵک بۆی ئەم باردۆخۆ بەداخە تۆزێ باردۆخی موچە تۆزە لە هەرێمی کوردستان زۆر باش نییە لەبەرەوە حەزەری باریداری خەڵکمان زۆر کردووە بۆی کە خەڵک بێتەوێ بتوانێت زۆرترین شت بکرێت و زۆرترین سوپایشی لە بکات و کەمترین نرخی سەرف بکات گۆرانی مۆسیقا بەشێکی سەرەکیە لە فستیڤاڵەکە جاکرێ مەسەڵەن هەندێک باس بکەم بزانین هونەرمەندەکان چێن خەڵک لێ سۆ بزانێت شەوەکانی مەڵە فڵانە شەو هونەرمەندەمانێت بەس ناوی هەندێک لەو هونەرمەندانی کە لەگەڵیان ڕێکەوتنتان کردووە و چکە بەڕاستی گرنگە هەندێک کەسێپی خۆشە لەبەر هونەرمەندەکە بێ جۆ بگرێت کەشێکی خۆش بەسەر بەرە شتێکیش بخوال لە پاڵیانمانیتیانە کاگەری بنسبەت ئەو کردنەوەڵ ئێمە بۆ هەر شەوێک هونەرمەندێکمان دیاری کردووە و بێگومان ئەو هونەرمەندانش کە دیاریمان کردن کۆمەڵە هونەرمەندانکەوە هەوادارێکی تایبەتی خۆیان هەیە ئەو هونەرمەندانی کە دەمێت لێنایان بێنم یەکێک لەوانە بەڕێز کاک میران عەلیە بەڕێز کاک ئۆژی نەوزادە بەڕێز کاک میرشات بەڕێز کاک نەورۆز لەگەڵ بەڕێز کاک کاروان خەباتیە و ئینشاءڵڵا هونەرمەندێکی دیکەی زیاد دەکەین باجار ئەوان سوپرایز بێ ئینشاءڵڵا باوێ بێنێ دەستان خۆش بێ بەردەوامیتانوتە فستیڤاڵەکە چەند ڕۆژە خایەنە کاک سەید فستیڤاڵەکە وەکو ئاماژەم پێکرد ماوەی 6 ڕۆژ دەخایەنێ کاتژمێر چەند بۆ چەند ڕۆژانە بێ ئینشاءڵڵا لە 26 مانگەوە خەڵک دەتوانێت لە ساعت چەندەوە بێت بۆ فستیڤاڵ لە 26 مانگەوە یەکەم ڕۆژ بۆی کردنەوەکەمانەوە ڕەنگە لە کاتژمێر سێ دەست پێکای ئینشاءڵڵا ئیفتاحەکەی ساعت 3:30 دەبێ بەڵام لە ساعت 3 بەڕووی خەڵکا کراوە ئینشاءڵڵا و کۆتا ڕۆژیش کە دەکاتە شەوی یەکی مانگ کە دەکاتە شەوی سەری ساڵ تا کاتژمێر تەقریبەن 12 بەردام دەبێت ئینشاءڵڵا خەڵتانەوە ئەو شەوە جیاوازتر بکەن لە چاو شەوەکانی ترە هەموو شەوەکان جیاوازە کۆمەڵی یاری ئاگرین و تایبەت دانرا بەڵام بۆ شەوی سیوێکی مانگی ئینشاءڵڵا شەوێکی زۆر تایبەت دەبێت کە کۆمەڵی یاری ئاگرین کە تا ئێستا بەکار نهاتوو نەبینراوە بێخەم بەلەوە باشە زۆر جار لێنێو ئەم سیتیانەیە کە فستیڤاڵێکەکرێ خەڵکێک پێی وایە ئەمە بۆ سیتێکی و نابێ بچێ ئەمە بۆ هەموو کەسێکە وایە بەس کاگاری ئەفم کە ئەم کردنەوەڵن ناو بەرزاگان خودی خۆیدا نییە لە دەروی بەرزایەکان خۆیەتی لەکوێی تەنیش زانکۆی قەیوانە لە تەنیش زانکۆی قەیوان گەراجێکی مەساحەیە کە لەسەر دووسایدەکەی واتە نایتە ناو پرۆژەکەەوە نانا بێگومان نایتە ناو پرۆژەکە ئەو شوێنی فستیڤاڵی پێشووتر نییە کە فستیڤاڵی لای دەریاچەکە شوێنێکە بۆ لای دەریاچەکە نییە تۆزەوێت کۆمەڵی کێشەی ڕاستەکەی ڕووناکیمەنەوە بەڵام لەبەرەوەی کە حەزەری خەڵکمان کردووە شوێنێکی تایبەت بێ و شوێنێکی دیاریش بێ جێگای زۆرترین خەڵک بێتەوە ئەم شوێنەمان مەساحەی زیاترە بۆ جێگای هەم خەڵک زیاتر دەبێتەوە بۆ ئۆتۆمبیل کێشەی گەراجێکی تایبەتی هەیە و کۆمەڵی کەسمان داناو کە هاوکاری ئەو کەسان دەکەن کە دێنە ئەو فستیڤاڵە و لەوێ ڕێنمایان دەکرێت و شوێنی تایبەتی خۆیان هەیە زۆر باش نانە بێخەم بە تەنیش زانکۆی نێودەوڵەتی قەیوانە ڕێک تەنیش زانکۆی بەڵێ ڕێک تەنیش دەرگاکە و تەنیشی زانکۆکە دەکات باشە جگەل و چالاکیانی باسمان کرد سێرک و خواردن و گۆرانی و مۆسیقا و چی ترمانەیە شتێکی تر هەیە باسیکەین بۆ بینەکان یاری ئاگرینەکان هەیە بەڵێ
ئیتر ماشەڵڵا خۆ فیستیڤاڵێکی ژەرەوە کۆمەڵ چاڵنجی تایبەتی شێکاگە ئاری بۆ بنە بابەتی یاری بۆ کسێنەکانمانە براوە دیایی دەکرێت و کۆمەڵێ هینمان هەیە مێزمانێکەکەمێککە بە چۆکوی بزماردا دەکوتی ئەمانە هەم کۆمەڵە چاڵنجی دیکەن بە لەگەڵشدا کۆمەڵە لەو کەسانی کرد لەوێنێکێکلانە بەڕست کاکشێ میران کاویش کۆمەڵێ بابەتی تایبەتی جیاوازی خۆی هەموو کەسانی کە لەوێن هەرێک کۆمەڵە چالاکی تایبەت بەخۆیان هەیە ئەوە جای دەنجایخانێک تایبەتماندا بۆی کە خەڵک بێ لەوێ بخۆی چاپ بخواتەوە بۆ ئیشەڵا لەوێ جەوەکە خۆشتر بێت زۆر باشە ئەی خواردنە کوردەوارەکان تا چەند جێگەی بۆ تۆ لەم فێستیڤاڵای تر ئەڵەن لە 27 مانگ و ئەوانەیە ئەگەری ئەوەی هەیە بە فریژ ببارە خەڵک حەزەکە بێت بۆ خواردنێکی گەرم و گۆڕی کوردەواریانەش خواوەنیە زۆر حەزێتی بێگمان بەڵێ کۆمەڵێ خواردنی کوردەواری زۆر تێدا بەشێکی زۆر لەو چێشخانانی کە لە سلێمانە کە دیارن و ناسراون زۆربیان لەو کڕنەڤاڵای بەشدار دەبن ئینشاڵڵا و هەموو جۆرە خواردنێکمان دیاری کردو ئینشاڵڵا حەزەری و جۆمان کردکەوە ئینشاڵڵا جەوەکە بەفر دەبارێت جەوەکە سا دەبێت وە کۆمەڵە خواردنی تایبەتی تیا دەبێت ئینشاڵڵا واتە ئەوە نیە کەسێک بچێتە ئەوێ بڵێ وڵای خواردنی مریتیانە کاگەر هیچ بیانێکمان نێشتووە هیچ بیانێکیانەوە هەیە کوڵاوە هەیە هەموو شتێک ئەوەی کە تو ئەتەوێ تەنان جلبەرگیش لێ بەهار بۆ زەنەی جەنەبتان هەموو شتێکی تێدا بەشدارە یعنی ئەو کردنەڤاڵە وەکو پێم وتی هیچ کەم و کورتێکی تێدا نابێت کردنەڤاڵێکی تاوە جیاواز دەبێت و کارە دەستیەکان چین هەری خانمانن ینی کاری چنین و ئەکسسوارات و ئەمانەشان ئەفرۆشتێن بەڵە بێگمان کاگاری ئەوەی کە جێگەت دڵخۆشی بەشێک لەو کردنەڤاڵام کۆمەڵە لە کوشەکەمان تەرخان کرۆ بۆ کۆمەڵێ کەسانی خاوەن پێداویستی کە خاوەنیشی دەستین کۆمەڵە کەس لەو کەسانی کە خاوەنی پێداویستی تایبەتن بەڵامیشی دەستی تایبەتیانە ئیشەکانیان زۆر جیاوازە لەوێ شەمان پێداوم بە خۆڕایی توانن بخۆیان شتەکان ئاڕستکردن شتەکان بە خەڵک بفرۆشن فیستیڤاڵەکە زۆر تایبەتە دەستگای میدیای کورساتیش سپۆنسەری میدیای بێت دڵنیام زۆر سەرکەوتووترە بێت فیستیڤاڵەکە چاوەڕێوەکەن کە ئینشاڵڵا ژمارەیەکی باش لە هاوڵاتیان و سەردانی کەران سەردانی فیستیڤاڵەکەی ئەم ساڵتان بکەن بەڵاهی ئیشاڵڵا ئەوەی تمۆحیەمەیەکەوە ئەم کردنەڤاڵەوە و ئاماژەم پێکە کردنەڤاڵێکی زۆر جیاواز دەبێت و دڵنیای لەوەکەوە هەوادارێکی زۆر تایبەتی دەبێت چونکە بەڕاستی هەچ کەسێک بێتەوە کردنەڤاڵەوە هیچ نەقص و کەموکورتێک نابینێ و هەموو ئەو شتانی کە نەقص بوو لە کردنەڤاڵەکەی دیکە لەم کردنەڤاڵا پڕکراوەتەوە دەستەکانە خۆش بکات سەید بەڵند سەلاح سەرۆکی ڕێکخراوی نێودەوڵەتی YGO ئەم ڕێکخراوە باسێکمان نەکرد چی بۆ ڕێکخراوە مەستەرچاکان حەزەکەم جەنابیشتانە بە هەر پرۆژێکی دیگەش ڕادەگەینم ئینشاڵڵا ڕێکخراوی وایجوار بۆ زانیاری بەڕێزان و بینەران ڕێکخراوێکی نێودەوڵەتیە باشە زیاتر لە 16 وڵاتێمە لەقمان هەیە و یەکێک لەو ڕێکخراوانی کە ڕێکخراوێکی مرۆیە کە کار بوو هەموو نەقص و کەموکردەکانی کۆمەڵگەی خۆمان دەکات بە تایبەتی و هەموو تومحێک کوچاوێکشمان لەسەر کۆمەڵگەی کوردەواری خۆمان ئینشاءڵڵا و دەشمێن لە کەناڵەکەی بەڕێستان و لە دوای ئەم کردنەڤاڵەی شێڵا بۆی نزیک بوونەمان لە مانگی ڕەمەزانی پیرۆز کەمپینێک و چاڵنجێک ڕادەگەین ئینشاءڵڵا کە بە کۆکردنەوەی 1 ملیۆن سەبەدەی خۆراک و 1 ملیۆن هاوکاری دەبێت ئینشاءڵڵا ئیتر لەم کەمپینەشە ئینشاءڵڵا تومحێمان ئینشاءڵڵا هەر لەگەڵ کەناڵی بەڕێستان و هاوکار بن لە بابەتە ئینشاءڵڵا جێگەی دڵخۆشیمان دەبێت دەتوانین ئێمە لە ڕێی ئەم کەمپینەوە بتوانین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بتوانین هەرچی ماڵی خەڵکی کەم دەرامەت و فەقیرە بتوانین ئاوادانی بکەینەوە سفرەخوانی هەموو ماڵێکی فەقیر و کەم دەرامەت ئینشاءڵڵا ئاوادان هەر کارێکی مرۆیی کورسات ها کوردوانیاڵە سەری پێوەنی بە سەرچاو فستیڤاڵەکەشتان ئیتر دوو بەیانی بینەرانی خۆشەویست دەتوانن سەردانی ئەم فستیڤاڵی لۆکەس بکەن دەتەنیش زانکۆی نێودەوڵەتی قەیوان هەرتەنیش پرۆژەی بەرزایەکانی سلێمانی و چێژێکی تایبەت لە شەوانی کۆتایی پێش هاتنی ساڵی نوێ وەربگرن و دڵنیاشم چێژ وەرەگرن